سلاف بینەرین زاری کرمانجی نوکەمیل بەڕێوەبەراتیا کشتتوکاڵە قەزا مێرگە سۆرێ کولوێرێ دێباس لە بژین ئەو پرۆژێت خزمەتگوزاری تایبەتی بێژین بۆ جوتیارە و ئاژەلدارەکەین هەروەها دێباس لە کارگا زوم کل سنووری قەزا مێرگە سۆرێ بێژین سەردەستێ جەنابێ سەرۆکی حکوومەت هەرێما کوردستانی هاتەڤەکردن و گرنگیاوی بۆ ئاژەلدارە چیە هەروەها دێباس لە پرۆژێ دیکەت خزمەتگوزاریکەین بۆ جوتیارە و ئاژەلدارە بۆ زانیاری زیاتر بۆ وەرگرتنەوە وەڵامەوان پرسیارە و هەروەها بۆ چەند پرسیارێکی دیکە مە میوانداریا ئەندازیار محەممەد ڕەشید ڕێبەبەرێک کشتتوکاڵە قەزا مێرگە سۆری کردیە ئەندازیار ئەگەر هاوکار بێت گەلمە زۆر سپاس بۆ وێ دەرفەتێک کۆتەدا زاری کرمانجی ئەندازیار ئەگەر مە باز بکە بێژین سەرەتا وێ ئەوێ دەست پێ بکەن بێژین گرنگیاکردنەوە کارگە زوومە دی کل سەردەستی جەنابێ سەرۆکی حکوومەت هەرێما کوردستانی هاتەڤەکردن داخۆ ئەو کارگە تا چەند گرنگی هەبوو بۆ سنووری قەزا مێرگە سۆرێ زۆر بەخێر بێن وەکی هەلکەفتی جغرافیا قەزا مێرگە سۆرێ لە ڕووی سامانی ئاژەلیڤە شوێنێکی گونجایە بۆ ئەوی بتوانین پەرە بە سامانی ئاژەلی بدەین پێشکردنەوەی کارگەی زووم کێشەی ساختکردنەوەی بەرهەمی شیرمە هەبوو کە شیرش سەرف نەبی و ئاژەلدار نەتوانی داهاتێکی بەردەوامی هەبی مەجبورە واز لەو ئیشەبینی ئیشێکی دیکە بکاتن جە لەو سۆنگەوە مە پێی باش بوو وەکی پێشنیارەمە شوەکی بەڕێوەبەراتی کشتتوکاڵی مێرگەسۆ پێشنیارەمە ئەو لە بواری سامانی ئاژەل پێویستیمە بە جۆرە کارگانەیە هەی بۆ ئەوەی ئاژەلدار بتوانانی شیری خۆ ساختکەتە و ڕۆژانە داهاتی هەبیتن ئەگەر هاتو ڕۆژانە داهاتی هەبوو و قازانجێکی کرد و توانی ئەو بەرهەمی خۆی ساغ بکەتە لە بازارە دەبیتە بەردەوامیەک بۆ ئەوەی بتوانیت پەرە بە پرۆژی خۆ بدەتن یعنی نەوعی چێلەی خۆ بگۆڕیتن زیاتر احتیمامی بدەتە سەر شۆڵاخۆ و زەوقی شۆڵکردنیشی هەبیتن لە سەوێ شۆڵێ لەبە هەندێ کردنەوە ئەو کارگەی بووە سەبەبی هەندێ یەک داهاتێکی ڕۆژانەت هەبیتن بتوانێت باشتر گرنگیە پێ بدەیت ئومێدێکت هەبیت لەسەر شۆڵاخۆ بۆ ئەوەی بتوانە و پێشبینیا هەندێک بکەیت و دەتوانن بەردەوام لە سەوێ شۆڵێ بن نەک فکر لە شۆڵەکە دی بکەوە و تشتێکی دیشی هەری مهم چونکە بەرهەمهێنانە شیرە پێویستی بە خواردنەکە باشەیە بۆ ئەوی بدە ئاژەڵی خۆ جێگەلەوەی کە پێویستە بە هەندێک سنفێ چێلێ بێتە گۆڕین یعنی چێلێک بیتن بەرهەم و توانای شیری زۆرتر بیتن ما دەتوانین لەسەر بێ شۆڵ بکەین بۆ ئەوەی خەڵکێک گرنگی بدەتە ئەو نەوعە چێلە ئەوێ شیرێوان زۆر و کە شیرێکی باشتریدا قازانجێکی زۆرتریش دەکە بەس لە هەمان کاتیشدا خواردنێکە زۆرتریشی پێویستە جالەبەر هەندێمە پێویستە بە هەندێک بتوانین ئەو عرد و زەویە دەنش ڕووبار و ئەو خەڵکی ئەو جێ خەڵکی مە عرد هەی ئاف هەی بتوانین بکەینەوە اینجا بکەینە گەرمە شامی بکەینە گەرم و جۆ ئەوانە ئەوێ پێویستە بە توانایەکی هەی بەسمە پێشنیار کرد بوو بتوانین لۆ شانە دەرت بە تایبەت و ئێنەمسیت بتوان هێلێکی کارەبای ڕابکێشین بۆ سەر ڕووبارە خۆشبەختانە قایم موافقە کردە و لە بودجێ ئەو ساڵی قایمەتی هاوکاری مەبێ و یەخستی زمینی بودجەش بەس هێشتا موافقە نهاتیەوە ئەگەر موافقە بێتەوە بتوانین دەست بە شۆڵکەین دەتوانین خەتێکە هێلێکی کارەبا ئەو کارەبە بینەسە ڕووبارە و لەوێرە هەر خەڵکێک بتوانانی بخۆ غەتاس و ئەوەدا بێت و عەردی خۆ ئاودان کرد چونکە نتوانانی هەرکەس مەسرفێکی زۆر بکەتن بۆ ئەوی بتوانانی کارەبایەکی بەرهەم بینی عەردی خۆ پێ ئاودەتن پرۆژه ینی ماتۆڕی گازی و نزانم ئەوانە زۆر خەلەلەکەونێ ئیدی مەسرفێکی زۆرە تێچوویەکی زۆرە ئەگەر بتوانین هاوکاریان بین هەم تێچوێوان دەکەبی هەم قازانجیوانشی زۆرتر بی کە قازانجیان زۆرتر بوو ئیدی خەڵکێکە دیبەری خودەتێ تەسەوڕە من ئەوە ئەگەر بتوانین بێک بە شۆڵکەین و هاوکاری یەکدیکە بین بتوان ئەو خەڵکی مە ئەوی چۆە گوندا ئەو چۆە شاراش بگەڕێتەوە گوندە لێرە دەهاتێکی باشتری دەهەبیتن چونکە بەڕاستی لە شارمەش خۆ مەسەلە شۆ ئەوەی نییە بەس لێرە دەرفەتە شۆڵی گەلێک زیاتر دەهەبیتن دەتوانین ئەو خەڵکی مە چۆیش تایبەت جەحێل لەوەی مەجاالە شۆڵکەن چونکە مەجاالی سەر و حیوانی مەجالێکە پارەیە تێدا ڕۆژانەت و گۆشتیە خۆت ڕۆژانەت شیریە خۆی ڕۆژانە خەڵک پێویستیا پێ ئیدی دەتوانین ئەو کارتەی ببوژێنینە لە واتی تۆ لە دەرەوە شیر و ماستە ئیرانی تورکی هاوردە بکەیت و لێرە شیر و ماستی خۆ سەرف بکەیت و ئەو پارە لە ناو خۆدا بسیڕێتن یعنی ئەس بدەمەتە تو بدە یەکی دی ئەوەی دی بدەتە یەکی دیکە نەک بدەینە کەسێکی دیکە لە دەرەوەی هەرێمێ جا سیاست و استراتیژیەت ئەمە ئەوە بتوانین ئەو کارتەی پێش بخین لە کۆی ئەو سێکتەری زراعی کارتی دیکەش بە هەما شێوە بتوانین گرنگی پێ بدەین
ابخو بيجين يل امانجت كابينا نهيجي كو بيجين سروك حكومت كل البرلمان اماجه پیدا کو او دي گرینگي زور کرت کشتو کال او گشت یاری و پیش سازیدن اف که نفا کارگازوم او وکر دی بيجين کو خلک کی دی که بيجين او کو اجل نبیتن چه مره بزنه مانگا کو نبیتن زیاتر برای خود توانو بيجين پشتی که نواوی کارگی وان جوره بيجين اجلانه بکرتن بو او جی هم دهات کو اماجه پیدا چه برهم شیر بیتن چه گوش هر جی هر تشکی دیگه بیتن اف تشه هبو مثلا سوریه قزامیر سوری حتما هاوی پیشی دست به که ما انتاج شیر تقریبی لیک دابوه بس اورو وقت گرتو سردانه او بن که ورگرتنا شیر بکی دیزانی خلکی که شیر خودی نیتن که پیشتر برهمی هنبوه بس چون که ازانی تن شیر و دیباز چون که لزرعی لکشتو کال مهمترین تشتوه تو دلنیایی بدیه جوتیار و آجلدار خو کو او برهمی تو انتاج تینه دی صرف بی اگر او رؤیه او دیده هبی یعنی او سوگری هبی و برهم هدی سربی او ناترسید لشول کردنه یعنی بردوام انتاج دینی و بردوام شغل خوجه بیاد مشکل عمل لیره بعامل کردستانه و ما استراتژی و برنامه کی ریکوپیک نیه یعنی ما پیش بینی هندنا که این سال کدی ام دیگه نکیره 2 سال دی برنامه ما چیه 3 سال دی برنامه ما چیه حتی 5 سال دی ایلام بگینه کیره یعنی اف هدف و استراتژی منیه لبه هندی شغل تیک هلا زوجة خلال كويته دبينته مثلا لدواجنه يعني تو ترى خود بروجي بلوريتي هاي ترى خود معمل علفتي هاي ترى خود سربر خانته هاي ترى خود بروجي هيلكاتي هاي كابينه لسان خلالته ده يعني بردوام لحل بزودا بزدا لجاتي او لسريك سيستمين ريكوبيك بشيتن وهم كاستدا قازان جبكه بداخله يعني هيش تانا كتي تسر استراتيجية كريكوبيك وبلان وبرنامج كريكوبيك كوبتوانين أف كرتي باش برا بيش بدين وشاوي خولك كين بداخله أو سياسة وبرنامج أزازانم كسروكي حكومتي خمخوري ويا ما نتوان يجيب كين لبرهندك أسبابا كواش بيستي برأيام بيستي بدانشتين زور هاي بيستي بخلك أكاديمي هاي بيقسل سر أو بواري بك وخلكك دناو شغلی دابیتن و بزانید دست لسر کم کورتیا دابن نک خلکانه گون مثلا بی اوی روزه کلا روزان دناو کرتی ایشان کروی بین بریار لسر او کرتی بدن لبرنده وکی طموح و هدف سروک حکومتی او کرتی بتوان پیش بخین بس بداخوا من نتوانیه لبر اوی جیب جیکرنی او سیاستی احتمال زور از بینم يعني نتوان دس لسر كم كرتيا دابنن وبتوان برنامج كريكوبيك دابنن اگر نه درفت و توانا گلک زورا هی دتوانین افکرتی زور برای پیشوین و ما هیچ همه جا سر زویبم ما هیچ تشتک ل خلک کی ایرانی خلک کی ترکی کسی کی دینی ما خلک شارزای هی بتوانید لهمه بواره که لبوارانه زراعی جا چه بربومی کلگی بی چه پلور بی چه ماسی بی چه گنموجو بی چه سامان آجالی بیتن اوانه هر یکی لوانه ما پسپور و شارزای تشتی خواه هدی توانه کرتانه پیش بخین و لسر بخور راو بستین ام بینین کو هر وقتی ما ماجرا پیدا سرتاش کو حکومت تحریم کردستان تایبتی جناب سروک حکومت کو زور گرینگی وکرت دت ابو بیجین وان سال چوی بیجین برو میکشتو کالیا بیجین جوتیاره هر وا بیجین هنگوین او همه هناردای در وکر ام بینین کل دروجی خواسته کا زور های سر بر همه نافخو تپیول سرور قزامیر سور بیج گل کار زوم چه تشدی که گرینگ کل و دوری هبیتن هم وجود یارا بیجین سود جوتیار لی سود مندن هم بو حکومت تحریم کردستان جی کو بشید بر همه جوتیار آیان بیجین آجل دارا هنار دای در وب کردن. زنی کرتی کشتو کال کرتی کی فراوانه یعنی لیک دو تشتاخو ناگری تو لبوار میشوانی اتوانی انتاج هنگوین خو گلکسی دبکی یعنی ما استال سنور قزامیر گسور نزدیکی 15000 میشوانه هی او 15000 پوره هنگ می هی اتوانی سالانه به دیان تن هنگوین برهم بینین او پیوستی به پیدا کردن کی بازار خوی هی اتوانی لنا خوش ده حتی حدا کی زور سر بکی اگر بتوانی ریگریه له هینانا هنگوین ایرانی و ترکی و سینیش حتی بگیره یعنی که تو ریگرید نکر لوی و داخلی نه اوید تو یعنی ناراسته و خو ضربه ل هنگوان خویده که نتوانی ایج بکتن بدوی ندوی لو کردستان به حکم او بارد و قیمتی دا ما نتوانین جوتیاری ما نتوانید منافسه و کیور که بکت اگه جوتیاری ایرانی هنگوان ایرانی خوان پروژه پلوری ایرانی یعنی نتوانید بکتن چون که اوان سیاست و
ڕؤیایەکە تایبەتیە خۆیان هەیە بۆ زراعی مە دنیایەکە دیکە داینە بۆ کاروباری زراعی لەبە هەندێ ئەگەر بێت و مەسەلمە کارگەیەەکە لە قوتونانی هەنگوینی شای ئەگەرەوەش بکەویتە کار ئەگە بتوانێت بە سعرەکە گونجایی نابێم زۆر گران بتوانیت بە سعرێکی بیتن هەم هەنگەوان قازانج بکات و هەم پرۆژەکەش قازانج بکە بتوانین بازارێکیش بۆ پیدا بکەین ئەوە دەتوانی بە ساڵانە بە دەیان تەن چونکە هەنگوینی کوردستانە لە چەندین پێشانگا ئەوەی دیکە هەنگوینێکی دەرەجەیەکە چونکە ئەو لەوەڕ و ئەو پێکاتە جغرافیامە هەیە و ئەو گول و تشتێمە هەی لە زۆر یعنی نییە یعنی منتیقێکە هۆ زۆر بە زەحمەتی پیداکەی ئەو هەمە ئەو توانایی تێدا هەبن خۆل سنووری قەزا مێرگە سۆری بێژین تا چەند بێژین جوگرافیا و یان ناوچەکی بارە هەم بۆ بخێوکردنا ئاژەل و بێژین مە ڕوومەڵاتە بشوەیە گشتی هەم بۆ بخێوکردنا هەنگی وەکو تاماژە پێدایی بە حکمی ئەوەی مە کللتورێکی ڕێکوپێک کللتورێکی جوان فەرهەنگێکە ماقول مەیە هەی تو دارستانێکی ماقول ترشتێ هەی و تو لە وەرگایەکی باششتێ پاوانێکی باششتەی ئەتوانێ نەک بۆ بەس ئینتاجێ شیرە ئەتوانێت بەس بۆ ئینتاجێ مەسەلەن گۆلگا تو خەرجیەکی کێمتری شتێ هەی مەسەلەن دی بەردەیە ئاقارە ببێ ئەوەی تو خەرجیەکیش لێ بکەیت چونکە بدوێنە دوێ سەتا 6 بۆ 7 تێشوێ بەخێوکردنە سامانی ئاژەلی علەفە جا مەسەلەن مەڕ و بزنێمە تازە تو هیچ پێویستی نییە بە هەندێ ئەو ناکەت و ئالیکی بدێ تو دی بەردەیە ئاقار و چیا و جا چلووی دێخۆت و گیایە و ئەنواعگیای هەی یعنی مەساحەیەکی زێدەشە تو مەساحەیەکی زێدە لە دارستانش هەیە ئەوەش ئەگەڕێتەوە هەندێ کو فەرهەنگێکی ڕێکوپێکمە هەی خەڵک دەتوانیت بە هزاران سەر تازە ئەگەرمە 40,000 سەر 50,000 سەر مەڕۆ بزن هەوی نەما بە تقریبا زوزوو یعنی ئامار و تشتی خۆ نوێەکەینە لە فترەیەش خەریکین دێ بەرنامەکی دانین لە مانگە داهاتی دیسان ئامارێکە سەرژمێ یعنی گشتی بکەین بۆ ئەوەی بزانین تەوازنە ئەوێ دیمە چ لێ هاتیە زێدە بوو یەکێم بووە لە چەند بەرەو پێش چووە لەکی قۆناغی ئەو لەکی فترەی و لەکێ کەرتمە بەرەو پاش چوینە یان بەرەو پێش چوینە ئیدی ئەوەش دی بۆ مەدیار بیت بەس زراعە یعنی کشت و کاڵ زۆر جا پرۆژەی پێویستن سەناعەت پێش بکەوێت ئەو جا زراعە پێش بکەیت لە هەندێک حاڵەتادا پێویستە زراعە پێش بکەوێت ئەو جا سەناعەتە تو چێکەی لەبە هەندێک ئەوانە هاوکاری یەک دیکەنە بەس پێک هەلکەوتەی جغرافیایمە ینی ئیمکانیەتێکە باش دێدێتە خەلکیمە و بتوانن ئاژەلداریەکی باش بکەن و پورە هەنگیش مەسەلەن مە احتیمالە ناب بەراوردێکی ئەویدی بکەین 15,000 پورە هەنگ بۆ منتیقەیەکە هۆ زۆر باشە ینی ئینتاجێکی زۆر باشش هەیە و خەڵکیش نزیکی 500 نەفەر هەتا 600 نەفەرە خەریکی وێ شۆڵێنە یعنی مە احتیمالە 2,000-3,000 نەفەریش خەریکی ئاژەلداریەنە وەکی شەخص مەسەلەن بێژگە لە هەندێک و حسابە عایلێوەش بکە چەند عایلە دەگەوت ژیتن و ژیان و داهاتیوە لەسەر زراعەیە ما باسی ئاژەلداری کرد ئەگەر بینە سەر کشت و کاڵە بژین تا چەند بێژین مێرگە سۆر هەم ناوچەکێت بوارە بۆ کشت و کاڵێ هەم بژین تازە ئەم بینین کۆ جۆتیارێکی زۆر سنووری قەزا مێرگە سۆری بژین خەریکە کشت و کاڵێ بەس زۆر جا مەسەن گلێلوێت کردن کۆ نەبوونا دەرمانێ قڕکاریان نەبوونا پێداویسی دیکە سنووری بژین بەڕابەتی کشت و کاڵە مێرگە سۆری ئەوە هۆیەکی وەکو بچنە دەرە بژین ئەو دەرمانیان هەر تشتێکی دیە پێویستی بکڕن هەنگۆ تازە چل بەردەستە کۆ بۆ جۆتیارێت خۆ تازە بژین کۆم وەرزێ چاندنا سەوزە و میوەیە بژین سنووری قەزا مێرگە سۆری بەڕێوەبەراتیەمە لە فترەی چۆی پێشتریشمە ئەیتوانی هەندێک دەرمان و قڕکەر و ئەتیشانە دابین بکەین بۆ ئەوەی لە حاڵەتی مەسەلەن هاتنا کلۆی بوو هەندێک نەخۆشیە داروبار بوو بەس یا ئەساسی چییە یا ئەساسی ئەوە تو بتوانە خولاب بکەوە بەردەوام تقریبا مانگا دیشەم لە سێلکێ بووین بەردەوام تو بتوانە خولاب بکەوە و پێشی خەڵک مەسەلەن شۆڵێکی بکە بێت ڕاوێژی بەمە بکات مەسەلەن ئەس لە کێرە باغێکی دابنم ئایا باغێ من دەبیت نابیت مەسەلەن شتلا لە کێرە بینم ئەوە جالبەر هەندێک خەڵک سەر بەخۆ شۆڵێکی دێکە ئیدی ئەوە مەسئولیەتە دەکەویتە سەر خۆی حتا چەند نەجاحەتی دێنی لەوێرە وەکیدی کیمیا تەوزیع کرد وەختی خۆ مەسەلەن پێش فترێکی دی بەس بەداخەوە مەسەلەن لە فترانە بەهۆی قەیران و نەبوونی پارە و ئەو تشتێتی مە نەتوانیا وەکی پێویست نە دەرمانێکی پێویست بدەینە خەڵکی خۆ نە کیمیایەکی پێویست بدەینێ نە بە
وەکی پیس دەورا بکەینەوە ئەوانە بەس شۆڵا زراعی يعني بەڕێوەبەراتی کشت و کاڵیانە ئەوە تو بگوازیەوە معلوماتە لە سنتەری توێژینەوە و کولیە و زانکۆ و ئەو داهێنانە تێنەکردن بۆ جۆتیارە زۆر جا ئەوە دەبیتە سەبەب هێندێک و تو فکرە جۆتیارە بگۆڕە گۆڕینە فکرە جۆتیارش پیچێک زۆرە زەحمەتە چونکە ئەو لەسەر یەک سیستەمێکە کو ببێ مثلا سەرمایە گوزاریە بکەیت تو کە کابراایکی پارەدار ببێ لەسەر شۆڵێکێ بکەی و ئەترسی لە پارێخۆ جۆتیاریش زۆر جا پیچێک بە زەحمەتە حتان تو بتوانە مثلا ببێ ئەف چێلات بەکەل نایە بە چێلەکە دی باشتر بگۆڕە یان ئەف دارێت بەکار نایە دارێکی دی بگۆڕە یان ئەم مێشات بەکێر نایە مێشێکی دی بگۆڕە پیچێک ئەیوێت جەلەبە هەندێک هەدەفەمە وەکی زراعە زۆرتر ڕێنماییکردنە نەخۆ تو ئەگەر تشتش بدەیە ئەگەر هەموو تشتێکیش بۆ دابین کە مەسەڵەن بینە سەر پرۆژێ پەلەوەرە تازە یعنی تو چه هاوری کارێکی بکەی بۆ پەلەوەرە ناکەتە بای هەندێ کو تو بازارێکی ڕێکوپێک بۆ داوانەی زەرەرێ نەکە يعني اگر بس حكومات بس ولي بكان ام وكي دارجر سياسه زراعي برنامجي وهابي بس جوتيار زرري نكد يعني بس جوتيار قازانج بكت قازانجك نابم زور زور بس قازانجك بي تيرا جيانا بيت يدي بيستي بهاوكارين تو فردكي كيميائي ددي ان دوا ددي ان درمانكي ددي ان لتركي ددي يان طنكي علف ددي بيستي بي نابيت اگر بيتو بازارێکی باش هەبی قازانجێکی باش بکاتن جا هەمە هەدەف دەبی لەو محوەرەی بسوورێتەوە کومە بتوانین وەلێ بکەین جوتیارمە ئاژەلدارمە هەنگەوانمە خاوەن پرۆژێ پەلەوەریمە بەس قازانج بکات ئەگەر قازانجی کرد ئیدیاف کردە هێدی لێ پێشکەوی ئەگەرنە بدابینکردنا تشتێکی کێم یان دانا مەقاسەکێ دانا کیلۆ هەندێک فەردێکی کێمیای نزانم فەردێکی ئالی کە ئەوانە چارەسەر نینە بەڕاست میرگەسۆر ئاخاوی بژین چه جۆرە دارێک لێ دەبەر هەمان چه جۆرە دارێکە باشە بۆ میرگەسۆر بە حکمی ئەوەی زۆر تۆپۆگرافیاوی زۆربەی چیانە و بارانێکە مسۆگەریشیایی یعنی ساڵانە لە بینی 1000 حتا 2500 یعنی تێتوێ چیتن ئەو ساڵش ڕێژەیەکی زۆر باران هات تقریبا خۆی نزیکی لە 2400 ڕێژێکی زێر باشە مەسەڵەن ما پێویستی بە هەندە بارانی نییە یعنی گەلێک زێدەیە کانی مەسەڵەن وەکی تو بزانە سەر چاوێ ئاوێ و مەغزەن و تشتەوە هەمیە پڕووی لە هەرجێکی ئافتا دەدەرێ ئیدی بۆ بەنسبەت دارستانش و تازەش هەر بەردەوامە ینی ئەفترێش باران هەتێ دوونێ پێریش مەسەڵەن ملیمەکونی 2 ملیم تێن هێشتا مستەوای ئاوێ هەدانە بەزیە ینی ئاردەکە بە خۆی تەڕەجارە ئەوە هاندەرێکی باشە بۆ و پاڵپشتێکی باشە بۆ دارستانێ ینی بۆ گیا و لەوار و تشتێوە ئیدی هەلکەفتاوێ بۆ زۆر تشتا دەیبێت ینی تو دەتوانە احتیمامەکە زۆی دەبدەیە ڕەزێ و لە ڕەزش مە مشکیلا بەرازە هەبوو بەس خۆشبەختانە دەتوانین مشکیلا بەرازە بە نەوعێکی حەلکەین ئەگەر هاریمە بکەن ومە بتوانین ئەو ترێمە بەرهەم تێ لە مەرحەلا بێسیرکە و پێشی ئەوەی و ڕەش ببی ئەم بچنین و بفرۆشین بکەینە سرکە و خەل و قازانجمە گەلێک زێدەترە لەوەی کوتوبکە ترێ کارکردن من بەس ئەتوانین دەورا بکەین و ببینە خەڵکێکی شارەزا بینین و بین برە ئەف تشتەیە هەی تو دەتوانە ڕەزێ خۆ پێشی ئەوەی و بەراز زاربەکی لێ بدەت تو بینە ترێ خۆ بکە سرکە بکە خەل ئەگەر کیلۆ ترێتە مثلا بە 500 بچیت ئەگەر تو بکە سرکە یان خەل احتیمالە بە 1000 بیت کیلۆ لۆتو بە 1000 بکەوی چونکە کیلۆ سرکەی لە بینی 10 تا 15000 یعنی ئەوە هەم دەتوانە هەناردە بکەی هەم دەتوانە وەکی کارگا زۆم جا چه فەرعێکی وێ بیتن چه معمەلەکە دی دابنەی بەس ئەوێ لۆ ئەوەی بکەویتە سەر سیستەمێ خۆ نابێ زراعە پێویستە بە پارەی يعني تو لهم الدنيا ويا تو دبي كرتك نية وكي قومرق و نفط أو تشتانا بارا بيت تو دبي باريتي بكي لو أوي هاوكاري خلقي بكي إيش بكي شول بكي لباتي أوي تو بچه خلقي داب مزرينه تو هندك باري ديخيه شول هكي باري كي كيم نزور او بارا احتمال بيته وش مثلا تو معمله كده شيء كي احتمال لبوجه گشتي تو هندك باري داني بس أفادي بيت السبب هندك تو به هزاران خلق تيدا شول بكي قازانج بکە تو یەک دە سرکەی چێکە یەک دێ دەبێوێ چێکە یەک دێ گوێزیتەوە یەک دێ لە دکانێدانە یەک دێ خۆت سەحەتاوە دێ باش بی یعنی سەحەت باش بوونیش نەعمەتەکە بۆ خەڵکەیە
اگر تو خلقێکی ساخلم و تەندروست هەبی خەڵکێکی داهێنەریشت دێ هەبی ئیدی هەمی تێگرێدا یا لە بە هەندێ زراعە پێویست ینی تێرە بە هەندی پێش ناکەویت تو ساڵانە دەفعەیەکی پارە یان کێم پارەیەکی سەرفکەوە بێمە فلانتش چێکرد یان مە فلانەکە بەردەوام پێویستیە بە بودجەیەکی باشە لە دنیاش باشترین بودجە زراعەیە نەک ئاخیر بودجە و ئەگەر چ پارە زیدە و بدەنە زراعی رنگ بسیار زور بن و علامتش رنگ بچک دریج بن اندازه بس اگر دومای بسیار تب کم بدین سر کلگیت پلوری چون که ام بینین کو قزا میرگه سوری یک لوانجه های کو رجاوانا کلگیت پلوری زوره او دهاتک بیشین بر همیوان جی زوره کو هم بو بیشین بو شهر و شهرش که دیگه تحریم کردستان چیدن بو حتی بغداد نواراست و باشور عراق چیدن تا چند بیشین اگر باز بکید خو جماروان چنده و بر همیوان سالانه چنده بداية ما قرض زراعي هبو وبروجي بلوري مش تقريبا هدي تطور كرت ما تقريبا اگر ازي دقيق بملي سطا بيستوين شطا سي بروجي بلوري محافظة هوليري ما بيكتينا وزياتر لحفت 1000 طن حتى 8000 طن انتاج گوشت سبي مهبو سامه هي سالانه تازه چونکه کت مرحله پولین و تشتانش به زوری همیا مولد دارن و هیچ کشیکی دیش منیه چون که منطقه هدف همه پیش خستنا کرده او بو پروژه پلوری به حکم اوی سیوران پاریتی دای سریعه یعنی تو خلال 45 حتی 2 مانگا به ششتنو حاضر کردنش ل2 مانگا تو ده هم فروش بر هم خو هم پاری تو دیته و هم منطقه که خاوی نیشه مثلا به حکم بونی دارستان و خاوینی و کشو هوا و جنگه کی گنجا طير بالندش جوانتر دي بخيوبيتن وطعم و كواليتي ابيش دي باشتر بي ولعردكي كيميش يعني تو حساب كلا دونه ما تو دتوانه بروجه كي دروس كي 20000 مريشكي دتوانن چندين عائلش دي داشول كان و قازانجكي باشيش بكن و بردواميش بيتن لبهند ما راست لفتره كي زور هان داخلك بروجه درز بك و ما رون كرده و قازانجي چنده و بس براسي تازه از اویدیما چون که هرچی پروژه پلوری ما توشی ضرری بوی یعنی بردهام ضرری کن اگر تو حساب که اورو کیلو مریش که تو به 2000 کره تو بس هیلکا یعنی بس جوچکی دکره به 1000 دینار بس جوچک ادی هر کیلو گوشت کوچه‌ای بی کیلو کو نیف زیاترش علفی پیوسته یعنی اگر تو مریش که بکره به 2000 يعني 1000 بمريشك دابي 1500 لعلفه تشوبي يعني تو زررت يعني اف زرر كيه هر مريشك قات تو خوي بسعرك ل 2500 كيمتر تو حساب زور اسانه يعني انت زحمه نيه چونك او بروجه بلوري ما هي تيرا مهنا و تيرا استهلاكي ناو خوي هنا اگر بيتو اف بروجه مثلا اف امارك دقيق مهبي و ما كان انتاج هي و خلكي ما روجانه كان استفاده ليك ان مانغانه دتوانی برنامه‌ای که دابنی قضا مرگسول خلال 100 پروژه پلوریتو او وجبی 5 باشول که 5 بار راوستی و چند ملدری انتاج گوشت انتاج مریشکی هست و ما چند پیوست لدره ببینین و اگر بیتو اوش بدین لایک تو دتوانه مخزنات چکی مخزن ساختخانه نویدی چکی تو وکی حکومت او گوشتی همی بکریه مریشک همی بکریه بسعرك جنجاي ليك ديوا اقتصاديا ليك ديوا وبي چند ديچيت كيلو برهم هيانا گوشته تو كيميكيش باويسل خون بروجه پلوري خوب بكره كو هم او قازانج بك هم تو حقي حكومت ضرر انك زوج حكومت دبي خوش تي بشكيني لي بكريت ولا صاحب بروجه پلوري ولا سارتخانه دابنه هر وقتي بازار بيبو بيست بيبو بدت بازار نك فتره كي ببين مريشك نما فتره كي ما جا اوه دیتوانی هم حکومت قازانجه کش لیب که هم پروژه پلوریش ونکه بکوی هم خلقی که زورش دیده شول بکه و زور جا وقتی که خوان پروژهش بیشین ساردیک بوان پیدا نه زور جا یعنی ما بالضبط زور جا لصد پروژه ما احتمال هندک جا 20 پروژه شول بکه 8 پروژه شول ناکه یعنی به زوری افترش يعني دبيخو وزارة زراعة إيشي چی اگر نتواني کنفرانسا که گریب ده عرب کرتی دواجن خلالی چنه چه پیوسته بکن ما هدفین چیه مثلا ما اجازه دایته او همه پروژه پلوریانه بوم اجازه دایته اصلا وکی حکومت يعني ما دبي خو بشگیریا خلکی خو بکن و نکن که دستاویت شولکی و نکن ضرری بکن
بس اوانه پێویستی بە شۆڵ و خەڵکێکی شارەزا و زیرەکە ڕاستی خەمخۆری ئەو بوارەی بن نەخۆ ئەگەر نا سەرۆکی حکوومەتی خەمخۆرە بەس ستافێکی باشی پێویستە ستافێکی وەی پێویستە شارەزای شۆڵێ بە کەسێک شارەزان لە ناو شۆڵ و دابی و بزانی لە دەوروبەر چێ گوزێرێ لە تورکیە چه هەیە لە ئیرانە چه هەیە لە دەوڵەتی دیکە چه هەیە یعنی خەڵکێکی خیندەواری شارەزای بێ بوارێ بیتن ئەس بێم هەمە تشتێمەی درستە بەس لە خەڵکێکی و سیاستدارێژ بکردی بن بتوانین ئەف کردەی بەرەو پێش ببین ئەگەر نامە هیچ لە هیچ تشتێکی کێم نییە دەتوانین زۆر باشە کردەش بەرەو پێش ببین. باشه زور سپاس اندازیار بو در فتره کدادا بینه رزاری کرمانجی زور سپاس بله بینه رزاری کرمانجی او بجین هنگو گلی بو هنگو دیتی اندازیار محمد رشید ریوبری کشتو کالا غزا میرگه سوری بو کوباس بجین هم کرته پلواری هم بجین هنگ و هم بجین مرو مالات که اول باس بجین کارگاه ها زوم کرد کو کارگاه که هر گرینگ کو رژه کا زورا بجین آجل دارا به خری کنو اوجی وکرده دهات که زور بوان پیدا ببیتن